دوای زیاتر لە 50 ڕۆژ نەدانی موچە حکوومەتی هەرێمی کوردستان لیستی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی ڕاگەیاند، بەڵام دیسان هاوشێوەی مانگی پێشوو بە لێبڕینی 121 لەبڕینی موچەی فەرمانبەران کاردانەوەی توندی موچەخۆرانی لێکەوتۆتەوە و ڕۆژانە خۆپیشاندان لە ناوچە جیاوازەکانی هەرێم بەڕێوە دەچێت. تا ئێستا پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتیەکەی بە شێوەیەکی فەرمی هیچ هەڵوێستێکیان لەبارەی ئەو هەنگاوەی حکوومەتەوە نەبووە کەستەمێکی گەورەیە لە موچەخۆران. بەڵام فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەرزوو ڕایگەیاند بڕیاری بڕینی موچە بڕیارێکی نایاساییە و لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران نییە موچە ببڕێت. وەڵامەکانیان نایاسایی بوونیان قەنەعەت پێکردنەوە ڕێک متمانە لە حکوومەت و سەرۆکی حکوومەت وەردەگرێت. پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی ئاشکرای دەکات کە ئەوان واژوویان کۆ کردوتەوە بۆ پرساندن لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە کە متمانە لە کابینەی نوێمی حکوومەت وەربگیرێتەوە. ئێستا دەبین حکوومەتی هەرێمی کوردستان تەجاوزی دەسەڵاتی یاسادانانی کردووە، بڕیار لە جیاتی پەرلەمان دەردەکا، موچە دەبڕێ. ئێمە لە پەرلەمانی کوردستان پرساندنمان کردووە بۆ سەرۆکی حکوومەتی، داوای پرساندنمان کردووە سەرۆکی حکوومەتی هەرێم و هەروە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ وەزیری دارایش. ئەگەر هاتن بەدەم پەرلەمانەوە بەدەم ئەو داواکاریەی ئێمەوە هاتنە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەی خۆیاندا پرسیارەکانمان ئاراستەکردن، پرسیارەکانیان قەنەعەت پێکردبوون باشە، کە قەنەعەت پێکردنەبوون بۆ پەرلەمانتاران ئەوە دەبێ متمانە لەو کابینەیە بستەندرێتەوە. ڕێخستن و زیادکردن و لێبڕینی موچە پرسێکی یاساییە و هەروەک چۆن بە یاسا ڕێکخراوە ئاواژ دەبێت بە یاسا کەم بکرێتەوە یاخود ببڕێت. بۆ یاساناسێک دەڵێت پێویستە پەرلەمانتاران بستنە هەنگاوی داهاتوو پرساندن بۆ سەرۆکی حکوومەت بکەن. پرسی موچە بە تەواوەتی پرسێکی یاساییە و لە دەسەڵات و تایبەتمەندی پەرلەمانە کە ئەم پرسە ڕێک بخات بە یاسا، واتە بە هیچ شێوەیەک دەسەڵاتەکانی تری وەکو جێبەجێکردن و دادوەری ئەگەر پرسێکی وا دەستکاری بکەن بە پاشەکەوتیا بە لێبڕینیا بە دواخەسن هەرچێک لەوانە بریتێ لە پرسێکی تەواو نایاسایی، واتە ئەمە تەجاوزێکی گەورەی حکوومەتە لەسەر پەرلەمان کردێتی. پەرلەمان ڕۆڵی لێرە ئەتوانێت لە پرسیارەکانی خۆی بگۆڕێ بۆ هەنگاوی دوای ئەو قورسی بکات کە بریتێ لە پرساندن و بە دواداچوون تەنانەت دەتوانێت لە ڕێی ئەندامە فراکسیۆنەکانی دیکەی غەیری دەسەڵات لە پەرلەمانی بەغدا پرسە لە دادگای اتحادی بجوڵێن، چونکە تەواوی فەرمانبەرانی ئێرەش دوجار هەر فەرمانبەری عێراقن و ناوێن لەوێش تۆمارە ئەم پرسە ناکرێ موچە ئاوا یاری بکا لەم نێواندا و دەسەڵاتی جێبەجێکردن کە خۆی سندوقی پارە وەزارەتی دارایی لەلایە هەر خۆشی بڕەکەی دیاری بکە و چۆن و کەی ئیدا یا نایدا. ئێستا کە زیاتر لە نیوەی مانگی هەشتیش تێپەڕ بووە، حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا 2 موچەی ئەم ساڵی دابەش کردووە و تازە دەست بە دابەشکردنی موچەی مانگی 3 دەکات. لەو 3 موچەیەش 2 موچەیان بە لێبڕینی 121 بووە و بەهۆی خەمساردی و بێتوانایی لە دابینکردنی موچە و شکستێنان لە ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینەی سیاسی و ئابووری دەست لە کارکێشانەوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بووە بە داواکاری سەرەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.